کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی ئابووری بەزان کۆڵایەن پارالێل ئێواران چەندی پێویستە؟ سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشەویستانم، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێوەبەراتی تۆماری گشتی، هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی باسی بەشێکی نوێ بکەین لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری کە ئەویش بەشی ئابووریە. خۆشەویستانم، بەشی ئابووری بریتیە لەو بەشەی کە تا ڕادەیەک لە بارەکانی بازاڕ و بەڕێوەبردنی ئابووری و بودجەیە کارەکەن، واتە ئەتوانن لە وەزارەتەکانی بازرگانی و هەروەها دارایی و سەرپەرشتیکردنی کاروباری بازاڕدا ئیشوکارەکانیان بکەن. خۆشەویستانم، لەم ڤیدۆیەدا ئێمە باسی کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی ئابووری ئەکەین بەزان کۆڵایەن پارالێل ئێواران بۆ ساڵی خوێنی 2021-2022 تاوەکو ئێوە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن سوود لە کەمترین کۆنەمرەکان وەربگرن بۆ ڕیزبەندیکردن. ئێوەش بۆ سوودوەرگرتنی زیاتر بینەری ڤیدۆکەمان من تا کۆتایی. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن با ئەوانیش سوودی لێ ببینن. لە ئینستاگرامیش فۆلۆمان بکەن بە هەمان ناو و ناونیشان تاوەکو بتوانن زیاتر وە زووتر بگەن بە ئێمە و پرسیارەکانتان بنێرن. ئێمەش لە خزمەتتانین بۆ وەڵامدانەوەتان.